ئەگەر موچە بێت خانەنشینان بە دووقات وەرێگرن. بڕیارەکەی پارێزگاری هەولێریش بۆ داخستنی پاڵاوگەنە یاساییەکان تۆزوبایە. سڵاوتان لەبێت. ئیتر موچەی 200,000 نەماوە. خانەنشینان بە دووقات و بە 500,000 دینار موچەی مانگانە وەردەگرن. وەزارەتی دارایی هەرێم بۆ گەنجینەکانی وت بۆ مانگی حەوت موچە بە هاوتاکردنی عێراقدا بەش دەکرێت. هەرێم 247,000 خانەنشینی هەیە. سادق عوسمان وتەبێژی یەکێتی خانەنشینان بە 964 ورد. زۆرترین موچەی ئەوانەی کە یاساین نزیکەی ملیۆنێک دینارە. بەڵام لە عێراق یاساییەکان نزیکەی 1,700,000 دینار وەردەگرن. بەرزی نرخی تەماتە هەر تەمەنی 2 هەفتە بوو. ئەمڕۆ لە بازاڕەکانی سلێمانی نرخی هەر کیلۆیەک دابەزیوە بۆ 750 دینار. سەروەر عەلی سەرۆکی سندیکای عەلوەی سلێمانی بە 964 وت. تەماتەی پێنجوێن گەیشتوتە ناو بازار و زۆر و پڕە. هۆکاری بەرزبوونەوەی نرخی تەماتە بەهۆی قەدەغەی هاوردەکردنیەوە بوو. بەڵام ئێستا تەماتەی پێنجوێن گەیشتووە و پێویستی بازاڕی شارەکەی بە زیادەوە پڕ کردوتەوە. ئاگرکەوتنەوە لە ماڵێکی گەڕێکی پەنجا عەلی کەرکووک بۆ هۆی گیان لە دەستدانی 3 منداڵی تەمەن 3 ساڵ و 8 ساڵ و 13 ساڵ. تەرمەکانیان بۆ هۆبەی پزیشکی دادی کەرکووک گوازرایەوە. ڕووداوەکە دوای نیوەڕۆی ئەمڕۆ شەممە بەهۆی شۆرتی کارەباوە ڕوویدا. عەمید لوقمان شوکوور بەڕێوەبەری کەرتی یەکەی ئاگرکوژێنەوەی کەرکووک بە 964 وت. ئەو 3 منداڵە بەهۆی دووکەڵی ئاگرەکەوە خنکاون. لە بریبیس تەلەفۆن گلەی شەوانە ئێستا هەفتەی 2 بۆ 3 تەلەفۆن وەک گلەی دەکرێت لە بەڕێوەبەری ژینگەی هەولێر. ئەوە لە کاتێکدایە 27 ڕۆژ بەسەر بڕیاری داخستنی پاڵاوگەنە یاساییەکان تێدەپەڕێت. بەڵام گۆڕانکاریەکی کەم لە ژینگە و ئاسمانی شارەکە نابینێت. دڵشاد ئیرانی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر بە 964 ڕاگەیاند. ژینگەی هەولێر تا ئێستا باشترا. ئەوەی ئێستا هەستی پێدەکرێت و دەبینێت هەمووی دووکەڵی پاڵاوگەکان نییە، بەڵکو دووکەڵی مۆلیدە و هاتوچۆی ئۆتۆمبیلە و زۆربەی تەپوتۆز و خۆڵە و ئەمەش زۆر جێگای مەترسی نییە. 964 بە داچوونی کردووە تا هەژدەی ئەم مانگە تەنیا 26 پاڵاوگەی نایاسایی داخراون. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.